هاوڵاتیانی هەڵەبجە بە ناچاری لەم کەشە ساردەدا بەدەبە نەوت دەکڕن. حکوومەتی ماوە بەسەرچووش چەند ساڵێکە نەوتی دابەش نەکردووە. خاوەنی بەنزینخانەیەک دەڵێت پێشووتر خەڵک بە بەرمیل نەوتی کڕیوە، ئێستا بۆی خراپی باری دارایی بەدەبە نەوت دەکڕن. ئێستا زیاتر خەڵک بەدەبە تێگات و خواز لەسەر تیجاری زۆر بووە. خەڵکێکی زۆریش هەر حکوومەکەی وەرنەگرتووە بەهۆی ئەوە کە سیارەکەی فەرقێکی زۆری نەبووە لەگەڵ تیجارێکە. خەڵکێکە بووە وەرەقەکەی یا فرۆشتۆتەوە یا لە ماڵەوە دایناوە و وەری نەگرتووە و هاتووە لە جیاتیەوەی کە حکوومەکە وەربگرێ هاتووە بە تیجاری کڕوێتی. حکوومەتی عێراق بڕاریدا 5 ملیۆن لیتر نەوت بۆ پارێزگای هەڵەبجە بنێرێت. بڕێکی کەمی ڕەوانە کرد و بەپێی زانیاریەکانی پەیام بەهۆی کێشەیەکی هونەریەوە پرۆسەکە ڕاگیراوە. هاوڵاتیانیش دەڵێن پڕکردنی دەبەناوت لە بەنزینخانەکان ئاماژەیە بۆ بێواکی ئەو حکوومەتەی نەوت و سامانی ژێرزەوی ئەم وڵاتە بەتاڵان دەبات. ئەو هەموو نەوتە هەیە، ئەو هەموو داهاتە هەیە، ئەو هەموو پێشتر بودجەیەکی زۆر لە عێراق وەرگیراوە، هەتا ئێستادا پاڵاوتیەکی بەو شێوەیە نییە کە ئەو نەوتەی خۆی بپاڵەوێ بۆ نمونە دابشی کاتۆ بەسەر هاوڵاتیانی خۆیان. ئەگەر بیشکتێ شتێکی توجاریە کابراوەک بازرگانێک کاری لەسەرەکە تێکی زۆر زەبەنەمانەی دەفرۆشە بە خەڵک نایە بە خشعبەکەی خۆی. من هەر ئەوەی هەڵێم دابرزانە کابرا دەبێت نەوت بەش دوو شەو ناکە. وەڵی ئەزانێکی یەقسە بۆکم من نەودادکە لەم ماوە نەودادکە لە ماوەی پێشە پای زووگات نەودادکە بەخوا نەوتم نەوگە تەنیا نام دوو دەبۆگە یا سێ دەبۆگە نەوتم پسەند ئستا قەترەی نەوت نیە لە ماڵ. هاوڵاتیان زیاتر لە وەرزی زستان و سەرما پێویستیان بە نەوتەیە، بەڵام حکوومەت دابەشی ناکات. هەر بۆیە ناچارن لە شوێنە بازرگانەکان لیتری بە 600 دینار بکڕن، ئەویش بە تەنیا بەدەبە و دوودەبە. دەبێت زستانی سارد و سەرما تا هاتنی گەرما بەم شێوەیە بەڕێ بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.